هەرێما کوردستانی نمونەیەکە چاوایە vê mijarê zêdetir gelberê spêşre û Abdullah Nûnerê kômaleya penaberên ji Ewropayê vegerîne Kurdistanê bi heskîn berê spêşre û gelek spas bû ez vê carê hemû hevberiyeke bi taybetî jî nêvbera vê mijarê da bi hes bikim ew jî ez nizanim vêrê mîvanî wergirîn yan jî li vêrê berê spêşre û gelek spas ku yên gelmedane ez behsa vê mijarê bikim û numuneya herêma Kurdistanê gel welatên Ewropayê ji bo xwegirtina penaberan hîn çawa dibînin û evên ku biryarê din vegerne ve herêmê ji ber çi biryarên din بەڵێ نیوەڕەتان باش نیوەڕێی کوردستانیانی ئازیزیش باش لە هەرکوێیەکەن سەرەتا ئەمێ بڵێم پرسە و سەرخۆشی خۆمان نێمەوەکو کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان ئاراستەی کەسوکاری هەموو ئەو قوربانیانی دەریای ناوەڕاستەکەین کە لە خۆرهەڵاتی ئیتالیا ڕوویدا بەڵێ ئەمەی لە هەرێمی کوردستانیش هەیە ئەم پێشوازیکردن لە پەنابەرانیان شێوازی مامەڵەکردن لە هەرێمی کوردستان جیاوازێکی ئۆتۆی نییە لەگەڵ وڵاتانی خۆرئاوایان لەگەڵ وڵاتانی غەرب چونکە لێرەش چەندها ڕێکخراوی جیهانی وڵاتانی ئێشەتی ئەوروپا لە نزیکەوە ئاگاداری ئەو مامەڵەکردن کە حکوومەتی هەرێمی کوردستان یان خودی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە چۆن مامەڵاکرێ لەگەڵ پەنابەراندا بەڵێ ئەمە توانین ئەم یاسانەی کە ئێمە شەمانە دەستکارێک بکرێتەوە زۆر باشتریکەین و خێراتریکەین بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو پەنابەرانە و هەم ئەو پەنابەرانی کە لێرەشنیان بۆ کارکردن هاتوون بتوانین با یاسایەک ڕێکیان خەین بۆ بتوانین هەم ئێمە ئاگامە لێیان بێ لە نزیکەوە کە لەکوێ کارەکەن و بۆ شوێ کارەکەن ئەمانەوە هەم بتوانین لە ڕووی داهاتیشەوە داهاتێک بۆ داهاتی گشتی بژێڕینەوە لەو ڕۆژەوە وە زیاتر ئاگاداری ڕەوشە ئەوروپا هەیە چ پێشبینی هەنە تایبەتیژی پشتی وان هەڵبژارتنên dawiyê çi yasayên tundêl beramberî penaberan bêne wergirtin xelek êdî hêzir têda bike beref Ewropayê ve biçin ji bo jiyaneke din jiyana xwe baştir bikin بەڵە بەڕاستی ئەمە لە منبەرەی ئێوە لە کەناڵ 24ەوە ساڵانی ڕابردووش هۆشداریماندا بوو بە خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەیتر گەشت نەکەن بەرەو وڵاتانی ئەوروپاوە بە تایبەتی ئەو ڕێگای مەرگە دەریای ئیجە و دەریای ناوەڕاست هەڵ نەبژێرن بەو شێوەیە بەڵام دیارە بەداخەوە بەنگەوازەکانی ئێمە تۆزە دران گەیشت یان نائەگەیشت بە گوێی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا لە ئێستادا بینین هەمومان شایەدین ئەوەی کە هاوڵاتیانی ئەوروپی دابەش بوون بەسەر چوار بەشە بەشیشیان ئەم چەبڕەوانە و ڕێکخراوەکان کە هەمیشە پشتگیری پەنابەران و کۆچبەران دەکەن بەشیشیان سۆسیال دیموکراتەکانەوە بەشەکەی تریشیان ئێستا ئەم ڕازڕەوانن کە بەڕاستی ئەمە خەتەرە لە وڵاتانی یەکێتی ئەوروپایان خودی خەتەریاتەکە چییە خەتەر ئەوەیە کە لە ئێستادا شعبی ئەوروپی دوای چەندین ساڵ چەندەها ساڵ دیموکراتی و خەبات لە پێناو دیموکراسیە شعبی ئەوروپی بەرەو ڕاستڕەوی و تونڕەوی هەنگاو ئەنێ لێرەدا ئەمە پرسیارەکەیە بەڵێ لە تەواوی وڵاتانی ئێشەتی ئەوروپا دەنگە تونند هاوێژەکان ڕاستڕەوە تونڕەوەکان هاتوونە پێشەوە دیارە ئەمەش بەهۆی کەم تەرخەمی ئەو دەسەڵاتانەی وڵاتانی ئێشەتی ئەوروپاوە بوو لە ساڵانی ڕابردووە کە قەیرانی کۆچبەران و پەنابەران چوارەم قەیرانی سەرەکین لە جیهاندا ئەمان ئێمەش زۆر جار بانگەوازمان بۆ کردوون کە بابێن هەمومان بێکەوتوانی ڕێگا لەمە بگرین و ڕێگا لە مەرجی کۆچبەران بگرین و چیزی تر کۆچبەران نەکردن بە سیاسەتی ناو وڵاتانی ئێشەتی ئەوروپا بەڵام بەداخەوە هیچ کامێک لە وڵاتانی ئێشەتی ئەوروپا یان خودی پەرلەمانی ئەو ئێشەتی ئەوروپا پێشووتر گویان نەدا بە بانگەوازەکانی ئێمە گویان نەدا بۆ نووسراوانەی کە ئێمە ئاراستی ئەوانمان کردبوو وەکو هەمووشتان شایدن ئەبینن کە لە زۆربەی وڵاتانی ئێشەتی ئەوروپا بەداخەوە لەم هەڵبژارنەی دواییدا ڕازڕەوتنڕەوەکان دژی پەنابەر و دژی کۆچبەر و دژی موسڵمان و دژی هەموو ئەو کەسانی کە خەڵکی وڵاتەکان نین هاتوونە پێشەوە ئەمەش کراوە بە سیاست ینی ئەمە خەتەریاتەکە لێرە ئەوەیە کە مرۆڤ ئەو مرۆڤانەی کە لە جوڵەدان کراون بە سیاست و لە دژی یەکتر لە وڵاتانی یەکێتی ئەوروپاش بەکارهێنرێنەوە ئامارێکە ژمارەل بەردەستەوە هەیە ئەڤین کو بڕیارە ڤەگەڕێژ بووی هەرێما کوردستانی داین چین مافێ پەنابەرتی لە وڵاتین ئەوروپای وەرگرت بە چین کو بێهیڤی بووینە ئەیدی ڤەگەڕن ئاماری تەواو هەتا ساڵ سەری ساڵ ینی ساڵانە ئامار وەرەگرین ئاماری تەواو ئێستا لە بەردەستانیە بەڵە ڕێژێکی زۆری شنەوانەی کە ئێستا گەشتەکەن یان گەشتیان کردو گەیشتونە وڵاتانی یەکێتی ئەوروپا باوەڕکە لە ئێستادا پەشیمانە زۆربیان
و زۆریشن ئەو کەسانەی کە هاوڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتی مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە لە وڵاتانی یەکێتی ئەوروپا و لە بەریتانیاش و ئێمە لە داهاتووە ئەبێ لەگەڵ ئەم وڵاتانە کۆنتاکتمان هەبێ بۆ گەڕانەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوازێکی تەندروست و دروست بۆ وڵاتەکە و بۆ نیشتیمانی خۆمان و داواش لە کەسوکاریان بکەین کە مناڵەکانیان گەیشتونی ئەوێ هیچ بەرهەمێشیان نیە هیچ مافێکی مانەوەیان نییە فشار نەخەنە سەر مناڵەکانیان بۆ پارە پەیداکردن پاشانە مناڵان ناچار بکرێت لەوێ ڕووکاتە بۆ پارە پەیداکردن ڕووکاتە ڕێگای ناتەندروست و ڕێگای نایاسایی ئەو ئێمە داوا لە کەسوکاریشانەکەین باوەش بۆ مناڵەکانی خۆیان بگرنەوە لە گەڕانەوانە بۆ هەرێمی کوردستان بەڵێ کاک ئێمە زۆر جار هۆشداریمان داوە کە داوا لە حکوومەتی هەرێمی شەکەن ئێستا بەڕاستی لەم ڕووداوانەشە هەمیشە هاتوونە سەرخەت لەگەڵمان نابوون زووتر و خێراتر لەم ڕووداوانی کە ڕوەدەن لە دەریای ئیجە و لە دەریای ناوەڕاستە زووتر بێنە سەرخەت بۆ گەڕانەوەی هەموو کەسانێک کە ژیانی ئەسپارد. مۆژە پێکر و ژمارەوە فەرمی حتانکەنینە لێ ئەگەر ئەوەی بێژین ئەوە حتا سەرێ ساڵە 2024 ئەو ژمارە بەردەستیەوە هەیە چەندن ئەوێن ڤەگەڕیۆین لە ئەمەی بە تایبەتی ئەمە دێن باسی گەڕانەوەی ئەو هاوڵاتیان ناکەین کە خەڵکی عێراقن بە هیارمی کوردستانیش و بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش ئەوەی من ئەگادارم 1940 کەس گەڕاوەتەوە لە ئۆکتۆمبەری ساڵی 2023ەوە هەتا دەڕۆژ لەمەوە پێش و گوایە وەزبێشی تریش ئامادەیە بۆ مانگی داهاتوو چی لە بەریتانیاوە بێت چی لە ئەڵمانیاوە بێت ئامادەکراون بۆ گەڕانەوەیان بۆ فڕۆکخانەی بەغدا ئەم ڕێژەیە لەم ڕێژەیە نزیکەی 688 کەسیان خەڵکی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمن ئەم ژمارەیە تا ئێستا ئەم ئامارە لای ئێمە هەیە و لە داهاتوودا یان مانگانە ئەم ئامارە بۆ گەڕانەوەیان بە زۆرنانەوەی هاوڵاتیانی عێراقی و هەرێمی کوردستان لێرە بە دواوە زیاد دەکات بۆ جارێ تریش لە من لە ڕێگای کەناڵ 24ەوە ڕای ئەگەێنم کە وڵاتی عێراق وەکو دەوڵەت لە جارنامەی کۆچی نوێی جیهانیدا کە 2021 ڕێککەوتون 100 وڵات لە بینی خۆیاندا عێراقی شێشێکە لەو وڵاتانە مافی ئەوەیە هەیە ئەو وڵاتە هاوڵاتی کە عێراقی لە وڵاتێکە مافی پەنابەری ڕەدەکرێتەوە مافی هەیە وڵاتە ڕەوانەی عێراقی بکاتەوە ئەمە ڕێککەوتنی نا محەممەد شیع سوودانی نەیە حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕێککەوتنی کردبێ لەگەڵ ئەم وڵاتانە ئەمە ڕێککەوتنی دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت چۆتە ناو ئەم ڕێککەوتنەوە بۆ وەرگرتنەوەی هاوڵاتیانی عێراقی بۆ وڵاتەکەی خۆی یعنی ئەس بەحسا وێ ئاخفتنا مازنە ژێ بکەم دەنگێ دۆڵێش دیرێ خۆشانە کاژ تێگوتن ئەو ئەوروپانینە ئەو ئەوروپا بەرێک و خەڵک خەونا پێوەت بینە ڕاستیژی ئەڤن و بڕیارێ دن ڤەگەڕنەڤە هەرێمە کوردستانی سەدەمێن سەرەکە چنە ئەو ڤەتگەڕنەڤە بەڵە بەڕاستی ئەو ئەوروپایی ئێستا زۆر جاری ژوتومانە لەم ساڵانی دوایە ئەو ئەوروپایی ئێستا ئەوروپایی ساڵانی ڕابردوو نییە کە ئاوا خۆتی بۆ بکەیتە قوربانی و بەو شێوەیە ئەم هەموو پارە جوانی لە هەرێمی کوردستان کە بەیداد کردووە بێ ئاوا بیدەی لەو ڕێگایە و کە گەشتی دەیشتی ئەوروپا کازانی بەڕاستی پەشیمانی ئەو سەبارەت بە ئەو کەسانی کە ئەنوێ بگەڕێنەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە داوا لە هەموو لایەکەکەین یان لەو وڵاتی کە ئەو کەسە دیپۆرتی هەرێمی کوردستان و عێراق کاتەوە لا قەلیلانێکی مادی بڕێک تۆزە زیاتر هاوکاری ئەم کەسانە بکرێ و لێرە لە ناو ڕێکخراوەکان ئێمەش و ڕێکخراوەکانی تریش ئێمە بتوانین ئەو کەسانە لە باوەش بگرین هەم لایانی دەرونی ئەگەر پێویستیان بۆ هێوا شێواش ئەم کەسانە بینەوە ناو کۆمەڵگای خۆمان چونکە ئەستەمە بەڕاستی مرۆڤێک 10 ساڵ لە نیشتیمانەکەی خۆی دابڕابێ لە پڕ بگەڕێتەوە بۆ ئێرە و بۆ بە ئاسانی بتوانین داخلی ژیانی ئێرە بێتەوە بەڵام ئەمە داوا لە هەموو شیانەکەین ئەوە ئێمەین کۆمەڵی پەنابەرەگەڕەکان کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان ئەوە چەندین ڕێکخراوی تر هەن ئەوە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەتوان بێن سەردانمان بکەن ئێمە ڕێونشانیان پیشانە دەین کە چۆن و هێوا شێواش بێنەوە ناو ژیانی ئاسایی خۆیان لە هەرێمی کوردستان گرێدەی وان ئالیکاریان هەتا ئەگەر کێمژی بن پەیوەندیەوەت گەر ڕێکخستنی نێودەوڵەتی یەن مافن مرۆڤانن ئەوروپای چاوایە ji بووی ڤەگەڕاندنا پەنابەران ئالیکاریەوانەوە بێتەکردن کە تەبخوژێ ماژە پێکرێت گەل حکوومەت هەرێما کوردستانی بەڵێ ئێمە پەیوەندیمان لەگەڵ زۆر ڕێکخراوی جیهانی هەیە لەگەڵ یونیچیار و لەگەڵ چەندین ڕێکخراوی تری ئیتاڵی و ئەڵمانی و فەڕەنسی و ئەمانەوە لەگەڵ لیژنەیەکی کۆچی کۆمیسیۆنێکی ئەوروپاش پەیوەندیمان هەیە سەبارەت بە بابەتانە ئێمەش داوامان بە نووسرا داوامان لێکردوون کە هەموو کەسانی مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە بڕیاری گەڕانەوەیان لێداوەت کاتیان لێکن بە شێوازێکی مرۆڤانە ئەم کەسانە ڕەوانەی وڵاتەکەی ئێمە بکرێنەوە تکایەتریشمان بە نووسرا ئاراستە کردوون کە ئەم کەسانە هاوکاری مادی زیاتر بکرێن چونکە لە گەڕانەوەیانە بۆ نیشتیمان
پێویستیان بە کاتێکی زۆرە تا هێوا شێواژ ئەمانە دێنە ناو کۆمەڵگاوە بەڵام وەکو هەمووشتان ئاگادارن تازە پەرلەمانێکێتی ئەوروپا تشکیل لێبێتەوە تازەوە بە تازە یاسای تر بەنیازە دەریکەن دژی کۆچبەران و ئەمانە بەڵام ئەو گرنگ ئەوەیە ئێمە هەم حکوومەتی عراق هەم خۆشمان وەکو هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی بە خۆمان ئامادەکەین بۆ ئەو کەسانی کە بەنیازی گەڕانەوەچی مەدەم حکوومەتی عراقی وەکو دەوڵەت واژۆی لەسەر ئەم ڕێکوتنانە کردووە بێ ئامادەی ئەوە شتیاوێکە زیاتر بێ هاوکاری ئەم کەسانە بکرێت کە ڕەوانەی عراقەکرێنەوە گەلک سوپاس بەڕێژ پێشڕە و عەبدوڵڵا نونەرێ کۆمەڵەیە پەنابەرێن ژ ئەوروپای ڤەگەرن ژە سلێمۆنی بۆیەکی ڕاستە خود گەلمەدەبوون گەلک سوپاس بووە هەرێما کوردستانی نمونەیەکە چاوایە vê مژارەی زێرەتر گەل بەڕێز پێشڕە و عەبدوڵڵا نونەرێ کۆمەڵەیە پەنابەرێن ژە ئەوروپای ڤەگەرێنە کوردستانی بەحەسکین بەڕێز پێشڕە و گەلک سوپاس بوو ئەز vê جارێ هەموو هەفبەریەکە تایبەتیشیت نێڤبەرە vê مژارەدا بەحەس بکەم ئەو ژی ئەنەزانم vêrê میوانی وەرگرین یان ژیل vêrê بەڕێز پێشڕە و گەلک سوپاس کوین گەلمەدانە ئەس بەحسا vê مژارێ بکەم و نمونەیە هەرێما کوردستانê ئەدگەل وڵاتên ئەوروپای ji بووی خۆگرتنا پەنابەران هین çawa bînin û evên ku biryarê din vegerhneve herêmê ji ber çi biryarê din بەڵێ نیوەڕەتان باش نیوەڕەی کوردستانیانی ئازیزیش باش لە هەرکوێیەکەن سەرەتا ئەمێ بڵێم پرسە و سەرخۆشی خۆمان ێمە وەکو کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان ئاراستەی کەسوکاری هەموو ئەو قوربانیانی دەریای ناوەڕاستەکەین کە لە خۆرهەڵاتی ئیتالیا ڕۆیدا بەڵێ ئێمەی لە هەرێمی کوردستانیش هەیە ئەم پێشوازیکردن لە پەنابەرانیان شێوازی مامەڵەکردن لە هەرێمی کوردستان جیاوازێکی ئۆتۆی نییە لەگەڵ وڵاتانی خۆرئاوایان لەگەڵ وڵاتانی غەرب چونکە لێرەش چەندها ڕێکخراوی جیهانی وڵاتانی ئەشێتی ئەوروپا لە نزیکەوە ئاگاداری ئەو مامەڵەکردن کە حکوومەتی هەرێمی کوردستان یان خودی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە چۆن مامەڵاکرێ لەگەڵ پەنابەراندا بەڵێ ئێمە توانین ئەم یاسایانە کە ئێمە شەمانە دەستکارێک بکرێتەوە زۆر باشتریکەین و خێراتریکەین بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو پەنابەرانە و هەم ئەو پەنابەرانی کە لێرەشنیان بۆ کارکردن هاتوون بتوانین با یاسایەک ڕێکیان خەی بۆ بتوانین هەم ئێمە ئەگامە لێیان بێ لە نزیکەوە کە لەکوێ کارەکەن و بۆ شوێ کارەکەن ئەمانەوە هەم بشتوانین لە ڕووی داهاتیشەوە داهاتێک بۆ داهاتی گشتی بژێڕینەوە لەو ڕۆژەوە وە زیاتر ئاگاداری ڕەوشە ئەوروپا هەیە چ پێشبینی هەنە تایبەتیژی پشتی وان هەڵبژارتنên dawiyê çi yasayên tundêl beramberî penaberan bêne wergirtin xelek êdî hêzir têda bike beref Ewropayê ve biçin ji bo jiyaneke din jiyana xwe baştir bikin بەڵە بەڕاستی ئەمە لە منبەرەی ئێوە لە کەناڵ 24ەوە ساڵانی ڕابردووش هۆشداریماندا بوو بە خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەیتر گەشت نەکەن بەرەو وڵاتانی ئەوروپاوە بە تایبەتی ئەو ڕێگای مەرگە دەریای ئیجە و دەریای ناوەڕاست هەڵ نەبژێرن بەو شێوەیە بەڵام دیارە بەداخەوە بەنگەوازەکانی ئێمە تۆزە دران گەیشت یان نائەگەیشت بە گوێی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا لە ئێستادا بینین هەمومان شایەدین ئەوەی کە هاوڵاتیانی ئەوروپی دابەش بوون بەسەر چوار بەشە بەشیشان ئەم چەبڕەوانە و ڕێکخراوەکان کە هەمیشە پشتگیری پەنابەران و کۆچبەران دەکەن بەشیشان سۆسیال دیموکراتەکانەوە بەشەکەی تریشان ئێستا ئەم ڕازڕەوانن کە بەڕاستی ئەمە خەتەرە لە وڵاتانی یەکێتی ئەوروپایان خودی خەتەریاتەکە چییە خەتەر ئەوەیە کە لە ئێستادا شعبی ئەوروپی دوای چەندین ساڵ چەندەها ساڵ دیموکراتی و خەبات لە پێناو دیموکراسیە شعبی ئەوروپی بەرەو ڕاستڕەوی و تونڕەوی هەنگاو ئەنێ لێرەدا ئەمە پرسیارەکەیە بەڵێ لە تەواوی وڵاتانی یەکێتی ئەوروپا دەنگە هاوێژەکان ڕاستڕەوە تونڕەوەکان هاتوونە پێشەوە دیارە ئەمەش بەهۆی کەم تەرخەمی ئەو دەسەڵاتانەی وڵاتانی یەکێتی ئەوروپاوە بوو لە ساڵانی ڕابردووە کە قەیرانی کۆچبەران و پەنابەران چوارەم قەیرانی سەرەکین لە جیهاندا ئەمان ئێمەش زۆر جار بانگەوازمان بۆ کردوون کە بابێن هەمومان بێکەوتوانی ڕێگا لەمە بگرین و ڕێگا لە مەرجی کۆچبەران بگرین و چیزی تر کۆچبەران نەکردن بە سیاسەتی ناو وڵاتانی یەکێتی ئەوروپا بەڵام بەداخەوە هیچ کامێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپایان خودی پەرلەمانی ئەو ئێشەتی ئەوروپا پێشووتر گویان نەدا بە بانگەوازەکانی ئێمە گویان نەدا بەو نووسراوانەی کە ئێمە ئاراستی ئەوانمان کردبوو وەکو هەمووشتان شایدن ئەبینن کە لە زۆربەی وڵاتانی ئەشێتی ئەوروپا بەداخەوە لەم هەڵبژارنەی دواییدا ڕازڕەوتنڕەوەکان دژی پەنابەر و دژی کۆچبەر و دژی موسڵمان و دژی هەموو ئەو کەسانی کە خەڵکی وڵاتەکان نین هاتوونە پێشەوە ئەمەش کراوە بە سیاست ینی ئەمە خەتەریاتەکە لێرە ئەوەیە کە مرۆڤ ئەو مرۆڤانی کە لە جوڵەدان کراون بە سیاست و لە دژی یەکتر لە وڵاتانی یەکێتی ئەوروپاش بەکارهێنرێنەوە ئامارێک بژمارە بەردەستیەوە هەیە ئەڤین کو بڕیارە ڤەگەڕێژ بووی هەرێما کوردستانی داین
چین مافه پنابرتی الولاطین اوروپای ورگرد و چین کو بهیوی بوینه ایدی وگرن ئاماری تەواو هەتا ساڵ سەری ساڵ ینی ساڵانە ئامار وەرەگرین ئاماری تەواو ئێستا لە بەردەستانیە بەڵە ڕێژێکی زۆری شنەوانەی کە ئێستا گەشتەکەن یان گەشتیان کردو گەیشتونە وڵاتانی یەکێتی ئەوروپا باوەڕکە لە ئێستادا پەشیمانە زۆربەیان و زۆریشن ئەو کەسانەی کە هاوڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتی مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە لە وڵاتانی یەکێتی ئەوروپا و لە بەریتانیاش و ئێمە لە داهاتووە ئەبێ لەگەڵ ئەم وڵاتانە کۆنتاکتمان هەبێ بۆ گەڕانەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوازێکی تەندروست و دروست بۆ وڵاتەکە و بۆ نیشتیمانی خۆمان و داواش لە کەسوکاریان بکەین کە مناڵەکانیان گەیشتونی ئەوێ هیچ بەرهەمێکیان نیە هیچ مافێکی مانەوەیان نییە فشار نەخەنە سەر مناڵەکانیان بۆ پارە پەیداکردن پاشانە مناڵان ناچار بکرێت لەوێ ڕووکاتە بۆ پارە پەیداکردن ڕووکاتە ڕێگای ناتەندروست و ڕێگای نایاسایی ئەو ئێمە داوا لە کەسوکاریشانەکەین باوەش بۆ مناڵەکانی خۆیان بگرنەوە لە گەڕانەوانە بۆ هەرێمی کوردستان بەڵێ کاک ئێمە زۆر جار هۆشداریمان داوە کە داوا لە حکوومەتی هەرێمی شەکەن ئێستا بەڕاستی لەم ڕووداوانەشە هەمیشە هاتوونە سەرخەت لەگەڵمان نابوون زووتر و خێراتر لەم ڕووداوانی کە ڕوەدەن لە دەریای ئیجە و لە دەریای ناوەڕاستە زووتر بێنە سەرخەت بۆ گەڕانەوەی هەموو کەسانی کە ژیانی ئەسپار مۆژە پێکرد و ژمارە فەرمی هەتانکەنینە لێ ئەگەر ئەوەی بێژین ئەوە حتا سەرێ ساڵە 2024 بە ئەو ژمارە بەردەستەوە هەیە چەندن ئەوێن ڤەگەڕیۆین لە ئەمەی بە تایبەتی ئەمە دێن باسی گەڕانەوەی ئەو هاوڵاتیان ناکەین کە خەڵکی عێراقن بە هیارمی کوردستانیش و بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش ئەوەی من ئەگادارم 1940 کەس گەڕاوەتەوە لە ئۆکتۆمبەری ساڵی 2023ەوە هەتا دەڕۆژ لەمەوە پێش و گوایە وەزبێشی تریش ئامادەیە بۆ مانگی داهاتوو چی لە بەریتانیاوە بێت چی لە ئەڵمانیاوە بێت ئامادەکراون بۆ گەڕانەوەیان بۆ فڕۆکخانەی بەغدا ئەم ڕێژەیە لەم ڕێژەیە نزیکەی 688 کەسیان خەڵکی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمن ئەم ژمارەیە تا ئێستا ئەم ئامارە لای ئێمە هەیە و لە داهاتوودا یان مانگانە ئەم ئامارە بۆ گەڕانەوەیان بە زۆرنانەوەی هاوڵاتیانی عێراقی و هەرێمی کوردستان لێرە بە دواوە زیاد دەکات بۆ جارێ تریش لە من لە ڕێگای کەناڵ 24ەوە ڕای ئەگەێنم کە وڵاتی عێراق وەکو دەوڵەت لە جارنامەی کۆچی نوێی جیهانیدا کە 2021 ڕێککەوتون 110 وڵات لە بینی خۆیاندا عێراقی شێشێکە لەو وڵاتانە مافی ئەوەیە هەیە ئەو هاوڵاتی کە عێراقی لە وڵاتێکە مافی پەنابەری ڕەدەکرێتەوە مافی وڵاتە ڕەوانەی عێراقی بکاتەوە ئەمە ڕێککەوتنی نا محەممەد شیع سوودانی نەیە حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕێککەوتنی کردبێ لەگەڵ ئەم وڵاتانە ئەمە ڕێککەوتنی دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت چۆتە ناو ئەم ڕێککەوتنەوە بۆ وەرگرتنەوەی هاوڵاتیانی عێراقی بۆ وڵاتەکەی خۆی یعنی ئەس بەحسا وێ ئاخفتنا مازنە ژی بکەم دەنگێ دۆڵێش دیرێ خۆشانە کاژ تێگوتن ئەو ئەوروپانینە ئەو ئەوروپا بەرێک و خەڵک خەونا پێوەت بینە ڕاستیژی ئەڤن و بڕیارێ دن ڤەگەڕنەڤە هەرێمە کوردستانی سەدەمێن سەرەکە چنە ئەو ڤەتگەڕنەڤە بەڵە بەڕاستی ئەو ئەوروپایی ئێستا زۆر جاری ژوتومانە لەم ساڵانی دوایە ئەوروپایی ئێستا ئەوروپایی ساڵانی ڕابردوو نییە کە ئاوا خۆتی بۆ بکەیتە قوربانی و بەو شێوەیە ئەم هەموو پارە جوانی لە هەرێمی کوردستان کە بەیداد کردووە بێ ئاوا بیدەی لەو ڕێگایە و کە گەشتی دەیشتی ئەوروپا کازانی بەڕاستی پەشیمانی ئەو سەبارەت بە ئەو کەسانی کە ئەنوێ بگەڕێنەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە داوا لە هەموو لایەکەکەین یان لەو وڵاتی کە ئەو کەسە دیپۆرتی هەرێمی کوردستان و عێراق کاتەوە لا قەلیلانیشی مادی بڕێک تۆزە زیاتر هاوکاری ئەم کەسانە بکرێ و لێرە لە ناو ڕێکخراوەکان لە ئێمەش و ڕێکخراوەکانی تریش ئێمە بتوانین ئەو کەسانە لە باوەش بگرین هەم لایانی دەرونی ئەگەر پێویستیان بۆ هێوا شێواش ئەم کەسانە بینەوە ناو کۆمەڵگای خۆمان چونکە ئەستەمە بەڕاستی مرۆڤێک 10 ساڵ لە نیشتیمانەکەی خۆی دابڕابێ لە پڕ بگەڕێتەوە بۆ ئێرە و با بە ئاسانی بتوانین داخلی ژیانی ئێرە بێتەوە بەڵام ئەمە داوا لە هەموو شیانەکەین ئەوە ئێمەین کۆمەڵی پەنابەرەگەڕەکان کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان ئەوە چەندین ڕێکخراوی تر هەن ئەوە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەتوان بێن سەردانمان بکەن ئێمە ڕێونشانیان پیشانە دەین کە چۆن و هێوا شێواش بێنەوە ناو ژیانی ئاسایی خۆیان لە هەرێمی کوردستان گرێدەی وان ئالیکاریان هەتا ئەگەر کێمژی بن پەیوەندیەوەت گەر ڕێکخستنی نێودەوڵەتی یەن مافن مرۆڤانن ئەوروپای چاوایەژ بووی ڤەگەڕاندنەوە پەنابەران ئالیکاریەوانەوە بێتەکردن و کەتە خوژێ مۆژە پێکرێت گەل حکوومەت هەرێما کوردستانی
بەڵێ ئێمە پەیوەندیمان لەگەڵ زۆر ڕێکخراوی جیهانی هەیە لەگەڵ یونیچیار و لەگەڵ چەندین ڕێکخراوی تری ئیتالی و ئەڵمانی و فەڕەنسی و ئەمانەوە لەگەڵ لیژنەیەکی کۆچی کۆمیسیۆنێکی ئەوروپاش پەیوەندیمان هەیە سەبارەت بە بابەتانە ئێمەش داوامان بە نووسرا داوامان لێکردوون کە هەموو کەسانی مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە بڕیاری گەڕانەوەیان لێداوت کاتیان لێکن بە شێوازێکی مرۆڤانە ئەم کەسانە ڕەوانەیە وڵاتەکەی ئێمە بکرێنەوە تکای تریشمان بە نووسرا ئاراستە کردوون کە ئەم کەسانە هاوکاری مادی زیاتر بکرێن چونکە لە گەڕانەوەیانە بۆ نیشتیمان پێویستیان بە کاتێکی زۆرە تا هێوا شێواژ ئەمانە دێنە ناو کۆمەڵگاوە بەڵام وەکو هەمووشتان ئاگادارن تازە پەرلەمانێکێتی ئەوروپا تەشکیل لێبێتەوە تازەوە بە تازە یاسای تر بەنیازە دەریکەن دژی کۆچبەران و ئەمانە بەڵام ئەو گرنگ ئەوەیە ئێمە هەم حکوومەتی عێراق هەم خۆشمان وەکو هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی بە خۆمان ئامادەکەین بۆ ئەو کەسانی کە بانیازی گەڕانەوەنوەچی مەدەم حکوومەتی عراقی وەکو دەوڵەت واژۆی لەسەر ئەم ڕێکوتنانە کردووە بێ ئامادەی ئەوەشی تیاابێکە زیاتر بێ هاوکاری ئەم کەسانە بکرێت کە ڕەوانەی عراقەکرێنەوە گەلک سوپاس بەڕێژ پێشڕە و عەبدوڵڵا نونەرێ کۆمەڵەیە پەنابەرین ژ ئەوروپای ڤەگەڕن ژە سلێمۆنی بۆکی ڕاستە خود گەلمە دەبوون گەلک سوپاس بووە.